سەریاز عەلی حەمەکەریمە لەدایکبووی ساڵی 1970 هەڵەبجەم. دیپلۆمم لە زمانی کوردی و بەکالۆریۆسم لە زانستە سیاسیەکان هەیە. ئێستا بە کاری مامۆساییەوە مەشغوڵم. مامۆستام لە قوتابخانەی بورهانی حاجی محەممەدی سەرەتایی لە ناو شاری هەڵەبجەدا. ئێمە ماڵمان لە گەڕێکی سەرا بوو، پێڵێن کارەبا کۆنەکە لە تەنیشت محەڵتەی کارەبای هەڵەبجە بووی لە گەڕێکی سەرا. دەنگۆی هەڵەبجە ئێمە ڕووداوەکانی هەڵەبجە لە 16 و پێش 16 بە چەند ڕۆژێک پێش 16 بەڕاستی ڕووی نەدا. هەڵەبجە بە درێژایی دروستبوونی شۆڕشی کوردی بە تایبەتی لە دوای 61 جۆرێک لە ئارامی و استیقراری لە دەستدا بوو. ئەم لە دەستدانی ئیستیقرارە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵەبجەدا زیادی ئەکرد. ئەمە پێشتر تاوانی بردومانی هەڵەبجەمان هەیە لە 26/4/74 کە بە چەکی قەدەغە کراوی ئەو سەردەمە کە چەکی ناپاڵم چەکێکی قەدەغە کراو بووە. لە 24/4/74 قەڵات زەی پێ بردومان کردووە، لە 26/4/74 هەڵەبجەی پێ بردومان کردووە و بە داگرتنی لادیە سنووریەکان لە ساڵی 78 و 79 جۆرێک لە تێکچوونی دیمۆگرافیا لە هەڵەبجەدا ڕوویدا. خەڵکەکە سەدام یاخود با بڵێن ڕژێمی عێراق بە بەرنامە کیمیابارانی هەڵەبجە بەشێک بوو لە تەواوکاری ئەو بەرنامەیە کە پێشتر داینابوو. بەڕاستی هەوڵی تێکدانی بارودۆخی ئابووری، بە وێرانکردنی گوندەکان، بێکاربوونی خەڵک، شێواندنی ئاسایشی کۆمەڵایەتی بەوەی کە چەندین گروپ و دەستە و تاقمی چەکداری لە هەڵەبجەدا دروست کردبوو و هەوڵی ئەدا ئاژاوەیی خێڵ و عەشرەت و ئەوانە زیندوو بکاتەوە. ئەمانە درێژەی ئەو بەرنامەیە بوون تاوەکو گەیشتە کیمیابارانی هەڵەبجە لە ساڵی 1970. پێشتر حکوومەت زۆر بە بەرنامەکاری لەسەرەوە کرد بوو. ئیستیقراری هەڵەبجە پێش کیمیاباران بە جۆرێک بوو کە ئێمە هەست دەکرد لەسەر ئاگرە خۆی ئەکوڵێت. چەندین گروپی چەکداری دروست بوو لەم سنوورەدا. هەر حکوومەتی عێراقی خۆی چەکدارانی مخابەرات، چەکدارانی ئیستیخبارات، چەکداری جێشی شەعبی، چەکداری ئەفواج کە پیانەوتن جاشەکان، فەوجی خەفیفە، چەکداری ئەمن، سەرباز، دەیان گروپی چەکداری جۆر بە جۆری لە ناو هەڵەبجەدا دروست کرد بوو. سەرەڕای ئەوەی کە کۆمەڵێک بنکە و بارەگای هێزەکانی پێشمەرگەی لە سنوورەکەدا هەبوون بە ئاشکرا، وەگەوەی کە پارتی و سۆسیالیست و حزبی شوعی لە سووریان و بناری سووریان هەبوون و یەکێتی لە منتیقەی هاوار و گریانە تاوەکویەتەوە چنار و ئەو ناوچانە هەبوون. لەگەڵ ئەمانەدا ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە ئێرانیانەی کە لە سنوورەکەدا هەبوونەوە دژی ئێران خەباتیانە کرد. بۆ نمونە بنکە و بارەگاکانی مەڵبەردیسی جنوبی حزبی دیموکراتی کوردستان ئەو کات لە هێزەکانی شاه و بێستون و ئەوانە لە هاوار و گریانە و هاوارە کۆن بوون. گوردانی شوانی کۆمەڵە حزبی کۆمونیستی ئێران لە بیارە و هانە گەرمەڵە بوون. لەگەڵ ئەمانەدا سوپای ڕزگاری هەبوو کە ئەوانیش هەر چەکداری حکوومەت بوون و کوڕانیشی عوسمانی نەقشبەندی سەرپەرشتیانەکردن. کۆی هەموو ئەم هێزە چەکداریانە بە بەردەوامی ئیستیقراری ئەشێوان، بە بەردەوامی ئارامی ئەشێوان. کۆی ئەم هەموو هێزانەش دژی یەک بوون، دژبەریان لە نێوانە بوو. منافەتچی هێزەکانی شاخ کە هێزی ئۆپۆزیسیۆن بوون بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە ئۆپۆزیسیۆنی با بڵێن عێراقی ژەم بەشەی کوردستانی باشوور وەچی ئەمانەش لەگەڵ حکوومەتدا. بۆیە هەڵەبجە بە بەردەوامی لە بەردەمنا ئیستیقرارێتێکی سیاسی و ئاسایش و ئەوانەدا بوو. پێش 16 پێش کیمیاباران پرۆژەی دووهەمی حکوومەت دەستی پێکرد لە ساڵی 1970. ئەوە پرۆژەی یەکەمی گوندەکانی سنوور و ناوچە دوورە دەستەکانی داگرت. پێش 16 کەوتە ئەو گوندانەی کە پێشتر وێران نەکرابوون، ئەوانەی کە پیانەوتن گوندەکانی سەرجادە لە شارە زۆر وانە نزیک بوون حەد لە سەرجادەی سەرەکی هەڵەبجە سلێمان، کە ئەوانەی وێران کرد دەنگۆی وێرانکردنی هەڵەبجە و ڕاگواستنی هەڵەبجە لە ناو خەڵکە پەرەیسەن. خەڵک لەوە دڵنیا بوو کە قۆناغی دوای گوندەکانی سەرجادە قۆناغی ڕاگواستنی هەڵەبجەیە. حکوومەتی عێراقی خۆی لە بەرنامەیدا بۆ هەڵەبجە ڕابگوازێ بۆ ئیسپاتکردن یاخود بۆ ڕاست سەرمانی ڕاستی ئەمە جەنگی عێراق و ئێران تەواو بوو. قەڵات جێ وێران کرد و ڕای گواستیان ئای بۆ منتیقەی باینجان و بازیان
نەشەڕ مابوو نە پێشمەرگە و هێزەکان بەو کاریگەریە مابوون. هەڵەبجەی یەکێک بوو لەو شوێنانەی کە خەڵکەکەی بە بەردەوامی دەنگۆی ڕاگواستن و وێرانکردنی هەڵەبجە لە لای ئاشنا بوو، بەرگوێی کەوت بوو. هەر ئەم دەنگۆیانە و ئەم ترسەوای کرد لە 1950 خەڵکی ئەم شارە دژی ترس لە وێرانبوونی شارەکە ڕاپەڕینێک بکات یا خۆ پیشاندانێک بکە، ئەوە بوو زۆر بە خراپی سەرکوتی کرد. زیاتر لە 2-3 خەڵکی ئەم شارە ئاوارە بوون، بە شەو ڕایان کرد و لە سنوورەکانی ئێران پەڕینەوەکە هێشتا جەنگی عێراق و ئێران بەردەوام بوو ئەو کاتە و خەڵکێکی تیاگرت و زیندە بە چاڵی کردن چی لەسەر ڕێگەی سازان ئەوانەی کە لە ناو هەڵەبجا بە برینداری خەڵکی هەژار و فەقیر کە ڕۆژت بەهۆی بردومانی فڕۆکە کۆپتەرەکانەوە لە گەڕەکانی کانی عشقانەوە و ناوە بریندار بوون برانە نەخۆشخانەی هەڵەبجە و لەوێ هێزەکانی عێراق گرتنی بردنی زیندە بە چاڵی کردن وەچی کۆمەڵی خەڵکیش کە خەڵکی خوورماڵ و گوندەکانی زەڵم بوون لە ڕۆژی و ڕاپەڕینا لە هاتوچۆی نێوان 3 سادق و هەڵەبجەوانە لەسەر پردی زەڵم گرتنی تەرمیەمانش بەداخەوە دوایی ڕاپەڕینی ساڵی 91 لە سەربازگەی شانە دەری دۆزرابووە کە کۆمەڵ کوژی کرابوون و لەوێ کرابوون بەژێر خۆڵەوە. وێرانکردنی کانی عشقان هەنگاوێک بوو لە 1970 بە تەواوی گەڕێکی کانی عشقانی وێران کرد جگەلەوەی تاکتاکەیەک ماڵ وەک ماڵی حەمەفەرە جینانەوە و کۆمەڵێ ماڵی غەپوری حەبێوانە لە دەوروبەری مزگەوتی شافعی ئەوانەیشی وێران کرد بە بیانەوەی کوڕەکانی هاوکاری پێشمەرگەیان کردووە یا ماڵێکی شۆڕش گێڕبوونەوەوانە. ئەتر خەڵک ئەم ترسەی لەلا بوو، یعنی جۆرێک لە دڵنیایی وەرگرت بوو کە بەڵێ هەڵەبجە بە تەواوی وێران ئەکرێت، بەڵام کەی. من بە ئێستەیشەوە گومانم لە گرتنی هەڵەبجە هەیە، گومانەکەم حکوومەتی عێراقی خۆی بە کار ئاسانی کردبێت بۆ ئەوەی هەڵەبجە بگیرێت، چونکە بە چەند مانگ پێشەوەی هێران هێرش بکە بۆ سەر هەڵەبجە خەڵکی هەڵەبجەی زانی هێرشەکرێت. دەنگۆکان زۆر ئاشکرا بوون، ئێران زۆر بە شێوازێکی خێرا و ئەوانە خەریکی چاکردنی ڕێگە بوو، خەریکی پرد بوو بە بەرچاوی جێشی عێراقیەوە، بە بەرچاوی سوپای عێراق و چەکدارەکە هیچ خەڵوەستێک بەرامبەر بە و کارە لۆجستیە فراوانەی سوپای ئێران نەئەکرا. لەبەرەوەی ناوچەیەکی سنووری بوو، ئەمە بە بەردەوامی خەڵگە هات دەچوو، تەنانەت بە قاچاق خەڵگە چوە ئێران ئەگەڕاوە بۆ هەڵەبجە لەو سەردەمانە بە بۆنەی کۆمەڵی ئەو هەموو هێزەی کە لە ناوچەکە بوو زۆر بە ئاشکراوە دیار بوو کە ئێران نیازی هێرشێکی وای هەیە بۆ ئەم سنوورە، بەڵام حکوومەتی عێراقی هیچ خەڵوەستێکی دەرنەبڕی. بۆیە تەنها خەڵک لە کاتی هێرشەکە ئاگادار نەبوو، نەی ئەزانی کێ ڕوئەیان. شەوی 12 لەسەر 13/88 کە شەو تۆپ باران دەستی پێکرد وامانزانی هەر هەمان حاڵەتی پێشووتر کە ڕۆژانە تۆپ بارانی هەڵەبجەکرایە شەوانە تۆپ باران پێمان وا بۆ حاڵەتێکی وایە تا ئەوەی لە ماڵ هاتینە دەرەوە ئومێدی چوون بۆ ئەو دەشتە چوزانم چوون بۆ ژێرزەمینی ماڵێک کە تەماشامانکردە شەڕە لە شنەروێ لە باڵام بۆ لە شاخەکانی دەوروبەری هەڵەبجە لە هەورامانەوە زۆر بە ئاشکرا شەڕ و گولە و تۆپ و گولەی ئاگرینەوەوانە بینراکە ئەو شەڕە دەستی پێکردووە. ئێمە ماوەی 3 ڕۆژ لە ژێرزەمینێک بووین لە بەرامبەر ماڵی باوکم، شێرزەمینی ماڵی کاک ئیسماعیلی مامە ڕەشەی بۆینیان پێوت نەگێمە یەک کۆمەڵ ماڵی زۆر. ماوەی ئەو 3 ڕۆژە لەناو ئەو ژێرزەمینەدا بووین، بردومانی هەڵەبجە بە تۆپ و بە کاتیۆشا و بە ئەو جۆرە چەکانە لەلایەن سوپای ئێرانەوە بەردەوام بوو. لە ماوەی 3 ڕۆژدا حکوومەتی عێراقی هیچ هاوکاریەکی سوپاکەی ئێرەی نەکرد. تەنها لە ڕۆژی 14 مانگ 2-3 فڕۆکەی جەنگی هاتن، هەندێک بۆمب و تەقەمەنیان بەسەر شنەریوە و بەفری میری و ئەوانە باراند و ئەتر گەڕانەوە. ئەوە تەنها هێرشێک بوو ئێمە بە چاوی خۆمان ببینین کە عێراق بۆ بەرگەریکردن بەکاری هێنا. ینی هەست بەوە ناکرد سوپای عێراق، هێزی عێراق، دەوڵەتی عێراق بێ و بەرگری لەم شارە بکات. تەنانەت بۆ ئەو کاتا من نازانم تا چەندێ ڕاست بوو
کە خەڵکانی هەڵەبجە و خەڵکانی عشایروانە داوای چەکیان کرد بێ لە حکومەت و چوو بنە دام و دەستگا فەرمیەکانی حکومت بۆی بەرگری لە شارەکە بکەن، بەڵام جوابیان کردبوون بیانەوە کاریەوە نییە، ئێمە وەک دەوڵەت خۆمان بەرگری لە هەڵەبجاکەی. بۆیە چاوەڕوان کراو بوو، بەڵام زۆر بە خێرایی لە ماوەی 3 ڕۆژدا ئێوارەی 15 مانگ بە تەواوی پێشمەرگە هاتە ناو شاری هەڵەبجە. من هەموو پێشمەرگانم دیکە لە پشت ماڵی ئێمەوە لە بەرەوەی ماڵی ئێمە بەرامبەر سەربازگەی گەورەی هەڵەبجە بووین، کاتی خۆی سەربازگەی گەورەی هەڵەبجە لەوێ بوو، بەرەو سەربازگەکەی هەڵەبجە ڕایانە کرد، ئەچوون بۆ گرتنی سەربازگەکە، بەڵام هیچ جۆرە بەرگریەکی تیان نەبوو، چونکە چۆڵ کرابوو، چەک و جبەخانە و ئۆتۆمبیل و زۆر شتیان بەجێهێڵا بوو. ئەو سەربازانەی کەمابوونەوە لە ئەو شەڕە، بەڵام دیمەنێک زۆر کاریگەر و سیر بوو. تەنها چەند سەعاتێک پێشەوەی منەوە پێشمەرگانە بینم حکوومەتی عێراقی 2-3 کۆپتەر سەربازی یانا لە بەرزایەکانی عەرەب ئینزالی کردای بەزاندن، لە کاتێکا هەڵەبجە گیرا بوو، زەڵم گیرا بوو، ئەو دیوی گیرا بوو. ئەو سەربازانەیشی کردە قوربانی کە پێم وایە هیچ کەسێکیان ڕزگاریان نەبوو، یا بەدیل گیران لەلایەن ئێرانەوە یا کوژران، چونکە نە دەرفەتێک هەبوو نە ڕێگەیەکیان هەبوو بۆ خەڵاتن. من لەو فینەی عێراق تێنەگەیشتمەوە هانەی بۆ کردە قوربانی ئەو کۆمەڵە سەربازەی بۆ چەند کۆپتەرە هێنانی و لەسەر بەرزایەکانی عەرەب بەجێهێڵا. ئێمە جگە لەوەی کە 16 3 ڕوویا لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا لەم شارە دەیان شەید و بریندار بوو بە تۆپبارانی ئێران، دەیان ماڵ ڕووخا، کوێرانە و بێگوێدانە هیچ شتێک بەردومانی ناو شاری هەڵەبجە کرا. خەڵک فریایەوە بکەوتە خواردنێک نانێکی وشکی دەستکەوتایە لە ژێر زەمین و لە ژێر ترس و تۆپبارانانی خواردە هەر ئەوەندە بوو. ژیان بە تەواوی وەستا بوو بە هەموو خەڵک لە خۆشاردنەوە. ئێوارەی 15 مانگ بە تەواوی هەڵەبجە سوقتی کرد دەوروبەری نێوان عەسر و مەغریب بە ئەشکرا هێزەکان دابەزینە ناو شاری هەڵەبجە. من ئەو کات 13-14 ساڵ بووم، بە چاوی خۆم هەموو ئەوانم دی و ئێمە پێشمەرگەیەک هاوماڵمان بوو، دەمێک بوو نەماندی بوو، کاتێک بەرەو ڕووی ڕۆیشتین بۆ ئەوەی بە خێراتنەوەی بکەین، ناوی هاشم بۆینی بوو. ئەو پێشتر دیار بوو لە شوێنەکانی کەی کوردستان پێشمەرگە بوو، ڕەدفعل و بردومان و کیمیاوی ئەوانەی تا ڕادەیە کەس دەکەم بینی بوو. بۆیە پێی وتین کەس بە خێراتنی من نەکا، ئێوە ئەو بڕۆن ماڵ و مناڵەکانتان دەرکەن لە شار بچنە دەرەوە. هەر ئێوارەی 15 مانگ لەم شارە بچنە دەرەوە، حکوومەت وێرانیەکات. ئێستا ماوە، ئێستا پێشمەرگەی کە من دامە بەداخەوە هەردوو قاچەکانی قەرتا بوون دوای ئەو ڕووداوە، ماڵی هەر لە سەر ڕێگەی سازانە لە گەڕێکی سەرەوە هاشم وێنی. ئێمەی ترکەوتینەوەی کە چی بکەین. دایکم لەبەرەوەی دایکی نەخۆش بوواتە نانکەم، نەی ئەتوانی ماڵیان لە گەڕێکی کانی عاشقان بوو بەرامبەر خانەقای شێخ، وتیە بێ ماڵی باوکیشم بێن لەگەڵمانە. هەرچەندە باوکم زۆر قسەی کردوتی هیچ نییەوەم شەو بۆ خۆمانە خەوین و بزانین حکومەت چییە کات و بەیانیە چین، تا ئەم باوە کۆچەک و چاوگۆوانە لەوێدا ئەنیشین بزانین چی ڕوو ئەیات بەتێ. بەڵام یار بوو قسەکانی هاشم ترسێکی لە لای دایکم و خەڵکی گەڕێک دروست کرد، هەر لەگەڵ مەغریبا خەڵکی گەڕەکەکەی ئێمە هەسمان کرد بە جم و جوڵ و خەڵک ڕائەکات لە شار دەرەچێت. بۆیە من لەگەڵ دایکم هاتم بە شوێن ماڵی باپیرمە. کاتێک گەیشتینە نزیک قوتابخانەی شارە زۆری ئەو کات، سوپایەکی گەورە بە شوێنێکدا سەرباز لە باوە کۆچەکەەوە بە ئاراستەی ناو شاری هەڵەبجە ئاهاتن. ئێمە پێمانەوە بۆ عەسکەری عێراقی، بەڵام کاتێک نزیکی ئەمە بوون بەسەر سەلام خانم و سەلامیان کرد، زانیمان نافارسن.
بەرەو کۆڵانەکەی ماڵی باپیرمە ڕۆشتن. ئێمە چوینە ژوورەوە بە باپیرمان و دایکم تی چیەکەن و بە دانیشتون ناڵزوەتی هیچ نابێت و باپیریشمەکوین و زانین چیە بێ جارێت چی ڕۆیە کورەوتی چی پازدار هاتووەتە ناو شاری ئەڵەبجە باپیرم بڕای نەکە دایکمتی وەرە دەرەوە. کاتێک گەشتنە بەر دەرگایەکێکیان تەلی ئانتین جیازی کۆڵە پشتەکەی بەرزەکردەوە بە قسەکردن هەرەی بڵند شت بەرزی کەرەوە تێگەیشت کە ئەوی ژەمانە فارسن سەربازی ئێرانین. بۆ ئێوانیش بڕیاریان داوشەوە چوینە ماڵی ئێمە لەگەڵ ئێمە هاتن. ئەو کات باپیرم و نەنکم و دوو خاڵ و پورێکم لەسەر ماڵ بوون. چوینە ماڵی ئێمە تا سەعات دەوروبەری 11 شەو ماینەوە. بەڵام پێداگری دایکم ناچاری کردن کە بڕیار بین بەڵێ ئێمەش با لە شار بچینە دەرەوە هەر بەو شەوە. ئێمە و شەوە کەوتینە ڕێگا مناڵەکان هەمویان لە من ورتتر بوون هیلاکتر بوون. ئەو خواردنەی هەبوو کۆمەڵە گۆشت و هێرکە و مریشک و کۆمەڵە خواردن دایکم کوڵاندی پەتاتە و لەگەڵ هەندێک بەتانی و کەلوپەلی پێداویستیەوەوانە و هەرێکی کۆڵێکمان لە کۆڵ گرت و ملی ڕێمان گرت ڕۆشتین. قسە لەسەرەوە کراوشەوە خەڵک زۆر لە هەڵەبجە ویست بێتی بچێتە دەرەوە و لە عەبابەی لێو سازە لە کۆمەڵە شوێن ڕێیا لێگیرا بێ بەرەو هەور ئەمانەوانە کە من بۆ خۆم خوێندنەوەم بۆ ئەوەیە تا ئەو دەقا بە تایبەتی هێزەکانی حیزبی دیموکراتی کوردستان بەرگریەکی زۆریان کرد لە شەڕێکی بەردەواما بوون لە مەنتیقەی هاوار و گریانە و ئەو مەنتیقانە ینی کە هەڵەبجەیش پاسدار گەشت بووە سوپای پاسدارە گەشت بۆ ناو هەڵەبجە ئەوان لەوێ خەریکی شەڕ و بەرگری بوون کە دواتر ئەوانیش بەڕێ ڕێوی خۆیان و بە ئاوارە بوون و بەدبەختی هاتمە دەرەشیش و دواتر لێەوە لە ڕێگەی هاوکاریکردنی هێزەکانی یەکێتیەوە تاوەکو لە سنوور دەرچوون و چوونەتە دەوروبەری سەی سادق. گومانەکەم نەهێڵان یا تەمین نەبوونی و ڕێگانە وای کرد بێ کە ڕێگری لەو خەڵکە بکەن بەرەو ئەو شوێنانە نەچێت. بەڵام ئێمە کە ڕۆشتین لە چەمیکانی گوێزی پێڵین بەرەو ڕێشا و بۆین بەڕاستی نەکەسمان دیبێتە سەر ڕێگامان نەکەس گەڕاندینیەوە. بەڵام ترسی ناو ڕێگەکەم ترسێکی زۆر بوو چونکە من ساڵی پێشووتر لەگەڵ هەنێ ماڵی دراوسیا چوو بووم ئەمزانی کە لەکانی گوێز ئەڕۆی تەنها تو لە ڕێیەکەیە بۆ هاتوو چۆکردن دەوروبەری تو لە ڕێگە هەمووی لۆم و ئەڵغام و تەقەمەنی ئەوانە و سوپاتەی نابوو بۆیە بەو شەو بووم بە چاوساغی ئەوان. هەر چۆنێک بێت دەمە و بەیانی گەشتینە کانی گوێز واتە لە شاخەکە چوین بەو دیوە ئاگرێکمان کردەوە چاپ خۆین خاڵێکم کتری قۆریەکەی ڕژتیکەی کاتی چایستا شەڕە بێت و ئانە با بڕێ. بۆیە ئێمە چوینە گوندی ڕێشا و هەر ئەو ڕۆژە دەوروبەری 11وانە گەشتنە ڕێشاوە لەوێکانێکی تیاکانە ژاڵی پێڵێن لەسەرەوە دانیشت بووین بەڵام گوێمان لەو زرمە و ناڵە بوو کە لە هەڵەبجەوە هات. ئەو لەحزە بوو کە ئیتر هەڵەبجە کیمیا باران کرا بەردومان کرات ئافو چونکە پێشتر بەردومانی کردووە دوای چەند سەعاتی کیمیا بارانی کردو. هەر چۆنێک بێت ئێمە و ئێوارەیە گەشتینە گوندی بۆین باران و ئێوانە دەستی پێکرد بوو لەوێ لە پاڵ کەلاوەیەکدا لەسەر پاکمان کردەوە بندیواری کەلاوەیە کە کاتی خۆی گوندێک و لە گوندە وێران کراوەکان ساڵی 1970وانەوە بوو وێران کرابوو. نایلۆنێکمان پێبوو یامان بەسەریا و ئاگرێکمان کردەوە ئەو شەوە لە ژێرە و نایلۆن و باران و ئاگرا بەسەرمان بەر بۆ ڕۆژی دواتری مەرگە ساتماندی ئەو بریندارانەماندی کە بە وڵاق و بە ئێستر بووانە کە چکاری ئایان هێنانە ئەوێ هەمووی سوتا بوو. هەنێکی لە ڕێگە کەوتە بوو پیاوێکی دراوسی ئێمە مام هەسەنی ناو بوو پیانەوت هەسەنی نازار بۆینی بوو کیمیایەکە کوێری کردبوو لە شاخەکە هەڵدێرا لەوێ کەوت بۆ خواروی گیانی دەرچوو بوو باوکی هاوڕێیەکەم بوو کە چۆن تەرمەکانیە ناوە خەڵک بە گریان و هاوار ژمارێکی زۆر بریندار و سوتا و کوێر بووی کیمیاییان هێنایە ئەوێ. دواتر
جارێکی کە ئەمانیان بە وڵاق و بە ئێسترۆوانەی هێناوە بۆ ڕێشاو چونکە ڕێشا شوێنێکی تەختیتیا بوو فڕۆکەی هەلیکۆپتەری ئێرانی لەوێ ئەنیشتەوە بریندارەکانی بارە کرد. سەر ڕایم جەنگ و نەهامەتیانە ئەمەوێ خاڵک بجوڵێنم کە سوپای ئێران بەڕاستی بەبێ هیچ شتێک ڕاستە بەشێک بوون لەو ڕوودانی ئەو تاوانەوە ئەو کارە ساتە ئەوانیش هۆکار بوون، بەڵام زۆر مرۆڤانە مامەڵایان لەگەڵا کردی، هاوکاریانەکرد لە دەرکردنی بریندارەکان، لە سەرخستنی نەخۆشەکان بۆ ئەو وڵاق و ئەسپانەی کە بە خۆیان بوو، لە پێدانی خۆراکی قوت و لە فاسۆلیا و لە کەمپوت و لەو شتانەی کە پێیان بوو بەشی خەڵکەکەیانەدا هاوکاریانەکردن. جیاواز لەوەی کە عێراق پێشتر لە قەسری شیرین و سەرپێڵ و ئابەدان و شۆش و محامەرە و پسێتینوانە کردبووی کە وێرانکاریەکی زۆر گەورەی کە سوپای عێراق کاتێکە و شۆرانەی داگیر کرد. ئێرانیەکان ئینسانانەتر مامەڵایان کرد لەگەڵ ئێمە سەربازە ئێرانیەکان، حەست بە جۆرێک لە دڵنەرمی لە هاوسۆزی ئەمبینی نەگرین بەسەر بریندارەکانە ئەوانیش وەک ئێمە. هەر ئەو ڕۆژە من لەگەڵ خاڵم بڕیارم بدا بگەڕینەوە بۆەوەی هەواڵی کە سوکارمان بزانین کە قاڵیشم تەنها 1-2 ساڵێک لە من گەورەتر بوو بە پێجارێکی کە لە بۆینەوە گەڕاینەوە بەرەو هەڵەبجە. بەڵام کاتێک کاتین بەڕووی هەڵەبجەدا هەندێک پازدار لە پێشمانەوە بوو بەپەلا لە ناو کەلوپەلەکەی خۆیان کە بە کۆڵ ئێستر و شتەکەەوە بوو یەکی قیناعێکیان دەرکرد کردیانە سەریان، بەڵام بە ئێمەیان نەدا، ئێمەش پێیان وتین پێشیان بوو، ینی بارەکانیان لە ڕاستیا قیناع بوو، بەڵام بیار بوو یا مەسئولیەتیان لەسەر شان بوو یا بە زیممە لەسەریان بوو بۆیە نایەننا بە ئێمە. پێبەست پێیان وتینتیانە و ئاوەی پێتانە بیکەن بە پشتیۆن و شتەکانتانەوە بیگرن بە دەم و چاوتانەوە. هەرچەندە زۆر نزیک نەبووین، ئێمە لەسەر ئەو شاخە بووین کە بەسەر هەڵەبجای ئەڕوانی، بەڵام هەڵەبجا یەک پارچە تەم و دووکەڵ بوو، فڕۆکەکانمانە دی ئەهاتن و بۆمبەکانیان فڕائیاوە ئەگەڕانەوە. بۆیە دوای سیرکردنێک دوای بینینێکی سەختی ئەو دیمەنانە ئەگەر بڵێم نەمانوێرە بێینەوە ناو هەڵەبجە بە ڕێگەی خۆمانە گەڕاینەوە، کە هەم تەمەنەکەمان مناڵ بوو، هەم دیمەنەکان هێندە ترسناک بوون. هەستەکە شارێکە لە دووکاڵ لە تەم ئەوەی کە زۆر سیر بوو لەلا من بینیمان، هەستم کرد ئەو فڕۆکانە لە سەروی هەڵەبجەوە لە نێوان ئێمە و هەڵەبجەدا ئاهاتن جاری یەکەم کاغەزیان فڕایە، ئەوەی کە لیانە کەوتە خوارەوە لە کاغەز ئەچوو، کاغەزەکانم نەدی چونکە دوور بوون لێم، بەڵام بینین بەوەی کە بەردەستم نەکەوت، بینین بە ئاسمانەوە بەس بەردەستم نەکەوت. من نازانم ئایا بۆ دیاریکردنی تیجایی هەواکە بوو ئەو کاغەزانیان فڕایا و لە سوڕی دووەما گەڕانەوە قومبەلەکانیانە کێشا بە زەویە، قومبەلەکانیان بەرئەیاوە بۆچی بوو تێناگەم، تا ئێستش زۆر بە شوێنەوە گەڕێم هیچ جۆرە بەیان نامە و شتێک ئەو ڕۆژە بەسەر هەڵەبجا پاخش نەکراوە تاوەکو بڵێم بەیان نامە بێ. لە زۆر کەسم پرسیوە بۆ کاری خۆمەوەوانە، بەڵام دیارە بۆ دیاریکردنی ئیتیجایی هەوا بوو. مەرگ و جەنازە هێنان و بردن چونکە ئەو کاسە خەڵکانەی لەوێ بوون کە سوکاری خۆیانیانە هێنا ڕۆژانە. لە ماوەی ئەو 2-3 ڕۆژە ئێمە لەوێ بووین، بە بەردەوامی هەم کۆمەڵێک شەهید و بریندارمان بینی، کۆمەڵێکی زۆر بریندار، کۆمەڵێک شەهید کە هێنانیان لەوێ ناشتنیان. دوجار وردی مناڵەکانی باوکم وای کرد وتی من لێرە ناژیم، توانە ژیانم نییە لێرە و مناڵم وردە و وڵاقم نییە بتوانم لە هەڵەبجەوە کەلوپەلی بۆی بێنمەوەوانە، چونکە ئەو خەڵکی ئەولادیە بۆینیەکان دواتر تا نزیکی گەڕانەوەی سوپای عێراق لەوێمانەوە نهاتنە ئێرانەوە. دوجار لە ترسا کە زانیان ئێران پاشە کشەکە و سوپای عێراقیەت ئەو کاتاوان هاتنە ناو خاکی ئێرانەوە. بۆیە تەختایەکی تێدا بوو لە ناو گوندی بۆین بۆ یەکەمین جار هەلیکۆپتەرێک هات لەوێ نیشتەوە
دیار بوو لەو پێشتر باسم کرد ئەو کارە لۆجستیانەی حکوومەتی ئێران پێش هێرشی هەڵەبجە کردبووی زۆر ئاشکرایانی تۆ بەسەر بۆینەوە دەیان ڕەبایی سەربازی عێراقیتیا بوو کەچی بە سەدان سندوقی عتاد و فیشک و گول لە تۆپ هاتبوو لەوێدانرا ئێران هێنابووی پێشتر کاری لۆجستی خۆی فڕۆکەکە ئاهات ئەم تەقەمەنیانەی ئەگواستەوە هێنان بۆ بەفری بیری بۆ هەڵەبجە بۆ ئەوانە ئەیکردنە ناو شەبەکەی گەورە لە فڕۆکەکانیانە بەس دەیهێنا لێرە دای ئەگرتووانە باوکم چۆلایان پێیوتن وتی نامان بن بۆ ئێران وتی 15 کەس بێنە ئێرە سایق فڕۆکەکە تیمی فڕۆکەوانیەکە ئێستا ئەم بارانەمان برد یەن ئێوە ژەبینە ئێران ئێمەوتمان تەنها ئێمەین 14 کەس بووین لەگەڵ خۆمان و ماڵی باپیر چاوەڕێمان کردوای مدەتی کەم فڕۆکەکە گەڕایەوە و مناڵەکانیان بە باوەش سەرخست و هاوکاری خۆمانیان کرد چونکە هەوای پەروانەی فڕۆکەکە بەرەو دوایە بردیتەوەوانە مەگەر بڵێم بە قەت کیمیاییەکە ترسای لە ناو فڕۆکەکەدا ئەگە لە هەڵەبجەی شابووین ها ڕەنگە هەرەوەنە بترساینە چونکە هێزی ئاسمانی عێراق زۆر بەقووەت بوو فڕۆکەی شارکاری بە بەردەوامیش دەسەر ئەو گوێ سیروان و پردوانە بەردومانیە کرد ینی بەوە کۆڵی نەیە بۆ خەڵکی لە هەڵەبجەوالە کرد بوو تا سنووری ژاهات بە شوێنتا ئەو ڕێگانەی کە دلەی دەرئەچووی بە بەردەوامی فڕۆکەکەی هەلیکۆپتەرە ئێرانیەکەی شێندە ئەترسا بە ناو چی و چەمو شتەکانە زۆر بەرز نەبووە لە ترسی فڕۆکەی عێراقی لەو بەر سیروانەوە دایانگرتین بەدەیان بریندار ئەیان ناڵان هاواریانە کرد لەوێ کەوتە بوون بەردەوامی بە سیاری ئێرانی ئەگوازرانەوە چوونە ئەیان بردن لە ناوهینا دوایەوەی کەمێک خۆراک و پەنیر و نانوانە و خورمایان یا بە ئێمەی سواری ئۆتۆمبیلێکیان کردین چەند کیلۆمەترێک ڕۆشت لەوێ وەستا ئەو گەڕایەوە سواری ئۆتۆمبیلێکیان کردین کە پازدارێکی بریندار سەربازێکی ئێرانی برینداری تیا بوو ئاویان بە هەڵواسی بوو تەنها شۆرتێکی لە پیا بوو بەس لەشی دیار بوو وەک بڵێ قومبەلەی پیاتەقیوەتەوە هەموو لەشی وێران بوو بەدەم و چاو لەش ئەم ئۆتۆمبیلە ئێمەی بە تەواوی هیلاک کرد چونکە هەستمان کرد پێش ئێمە برینداری چەکی کیمیایی پێگوازراوەتەوە بۆیە چاومان سوور بوو پێستمان هەستت کرد بڵقی لەسەر دروسە بوو ئەخورا تووشی ڕشانەوە بووین تووشی گێژبوون بووین زۆر بە حاڵێکی ناڕەحات نیوەگیان بووین کە لە بەردەم مەکتەبەکەی ناحی بایگان هەڵیان ڕشتین پیانوتین دابەزن زۆر بە ناڕەحات توانیمان دابەزین هەمومان ئەڕشاینەوە چاومان سوور بوو بۆ ئاوی پیا هاتە چەندە ئێمە لە هەڵەبجێشکی بیایدەی نەیەبووین لە ڕاستیە بەڵام دیار بوو پێش ئێمە برینداری چەکی کیمیایی پێگوازرا بۆ ئۆتۆمبیلەکەەوە ئێمەش لەو بەرکەوتنی ئەو کەلوپەلە چووکە کورسیتیانە بوونەوە ئۆتۆمبیلەکە هەر کورسیەکانیان لابرد بوو وەکو شێوەی ئیزعافێ بۆ دانیشتی لەسەر ئەرزەکە بۆیە لەوێ کە بەجێیان هێڵای خەڵکو و کۆمەڵێک خزممان هەبوون ساڵی 1970 چوونە ئەوێ ماڵیان گرتە بوو هەر خەڵکی هەڵەبجەی خۆمان بوون بردینیانە ماڵەوە لەوێ ماست و ئەو پێداویستیانیان یا لە دەم و چاومان و سێ شۆرینیان و کامێک حەمامیان پێکردین تۆزێک هۆشمان هاتەوە بەڵام هێشتا تەسیری کیمیایەکە لەسەر پێستمان لەسەر چاومان مابوو سووری چاومان و سووربوونی پێستمان و دروستکردنی تلۆغایی وەک بڵێ سوتاوی لەسەر پێسی هەنێکمان دەرکەوت ئێمە چەند ڕۆژێک دواتر لەبەرەوەی ئێمە کە سوکارمان هەبوو هاتن بە شوێنمانە چوونە گوندی شمشێر و چەند ڕۆژێک لەوێمان بەسەر برد تا دواتر چوونە ئۆردوگای سەریاس لە ئۆردوگای سەریاس نیشتە جێبووین لە دوای کیمیاباران من دەبەرەوەی لە دایکبووی ساڵی 1970 جارێکە خەڵکی بەدبەختی هەڵەبجە ئاوارە بوو بوون چوو بوونە ئۆردوگای سەریاسەوە ناوەکە شایع بوو لە نێوان خەڵکە هەرچەندە من ئەوە بەشە گرنگەکەی نییە باوکم بە ئەسڵ خەڵکی سەریاسە کاتی خۆی هاتوۆتە عێراق و بۆتە عێراقیوانە هەر لە خۆشەویستی خاکەکەی خۆی نیشتیمانەکەی خۆی منی ناوناوە بەڵام
ناوی سەریاز لە 74 بۆ هەڵبجەیەکان ئاشنایە. هەڵبجەیەکان 3 جار 4 جار ئاوارە بوون. ینی ئەو ناستیقراریەتەی کە باسم کرد لە 74 ئاوارە بوون چوونەتە سەریاز. لە 1970 لە دوای ڕاپەڕینەکەی هەڵبجە ئاوارە بوون چوونەوە سەریاز. لە 1970 لە کیمیاواران جاری کە ئاوارە بوون چوونەوە سەریاز. لە 91 لە کۆڕە و جاری کە ئاوارە بوون چوونەوە سەریاز. ینی بە بەردەوامی خەڵکی ئەم منتیقە لە نێوان سەریاس و هەڵبجەدا هات چۆی کردبوو. بۆیە نەک من جارجار لە هەڵبجەدا و ناوە تۆزێک بەریگوێی خەڵکەکەوێ هەنێک خەڵکن کە زیاتریان هاوتەمەنەکانی منن، ئەوانن کە زیاتر لە ساڵی 74 لە ئاوارەی یان لە دایک بوون بە شێهرە زۆریان ئەوانەی کە ناویان سەریاسە لەو ئاوارەی و نەهامەتیان لە دایک بوون. بەڵام ئەوەی کە گرنگە پرسیارە لە لای من بە بەردەوامیەوە تا ئێستەیش وەڵاممانوێت نەگەتەوە ئایا حکوومەتی عێراقی ئەیویست هەڵبجە داگیر بکرێت. من بۆ خۆم بەو کەمتەرخەمیانە بەو گوێپیانە دانا بەو کارە ئاسانیکردنە بۆ هاتنی سوپایەران لە مدەتی 1-2 ڕۆژە بەو کەمیە بگەیشتنی بەناو هەڵبجە پێم وایە پلانی حکوومەتی عێراقی بوو لە 2 ڕۆ. یەک ئەو هەر ئەیویست هەڵبجە وێران بێ و ڕایگوازێت. خاڵی دووەمیشی پێم وایە ئەویستە و چەکە کۆکوژەی کە هەیەی لە شارێکە لە شوێنێکی قەرەباڵقا تاقی بکاتەوە. باشترین دەرفەتێک بۆ تاقیکردنەوەی ئەو چەکەی ئەوە بوو کە هەڵبجە و کاتە زیاد لە 70,000 کەسێک دانیشتوانی و هەبوو بەدە لەوان سوپایەکی گەورەی ئێرانی و پێشمەرگە و خەڵک ڕژا بۆی ئێرە. بۆیە بەگومانم بەوەی کە حکوومەتی عێراقی بەپێ ئەو هەنگاوانەی کە ئەینا لە کاتی هێرشی هەڵبجەدا ئەو بەرگری نەکردنەی لە هەڵبجە پێم وایە بەرنامە بوو، بەرنامەیەک بوو بۆەوەی ئەو شتەی لە خەیاڵی خۆیەتی لە بەرنامەی خۆیەتی جێبەجێ بکات. ئێمە لە مانگی 3 ساڵەدا ینی چەند ڕۆژە دوای کیمیاباران چوینە ئەوێت تاوەکو پێم وایە مانگی 8 و ئەوانە بوو حکوومەتی عێراقی لێبوردنێکی گشتی دەرکرد کە بەداخەوە ژیانی ئاوارەی و ژێرخێمەی و ئەواندا زۆر قورسە. خەڵکێک لێرە خوێندنی بەجێهێڵا بوو، موچە بەجێهێڵا بوو، ماڵی بەجێهێڵا بوو. بۆیە پێش کیمیایەکە ژمارەیەکی زۆر ماڵ هاتنەوە. شەڕوەستا حکوومەتی ئێرانی ڕێپێدان لە سنوورەوە هاتنەوە پێشەوەی لێبوردنە گشتیەکە دەربکات. بەداخەوە بە گەشتیان ئەنفالی کردن، بردنی بۆ نوگرە سەلمان و ئەو زیندانانەی ئەوێ کە لەوێ کۆمەڵێک لەو خەڵکانە کۆچی دواییان کرد، مردن لە ناو زیندانە بەوەی تەعزیب و بێخوەراکی و گەرمی زیندانەکانەوە. دوای چەند ڕۆژێک لەوە لێبوردنێکی گشتی دەرکرد، ئەتر بێماڵی و بێحاڵی و دڵنیانە بوون و وەکەوتم خوێندنی منداڵ ئەوانە و بێکاری لە ئێرانە و چاوەڕوانی خێرخوازی و ئەوانە خەڵکەکەی بێزار کرد بوو. بەشی زۆری خەڵکەکە بڕیاریان بگەڕێتەوە. ئێمە لە مانگی پێم وایە 8 ساڵەدا بوو لە ڕێگەی تەوێڵەوە گەڕاینەوە. بەڵام حکوومەتی عێراقی هەمیشە دەستی هەبوو لە کۆمەڵشدا. ینی یەکێک لەو شایعانەی کە لە وەردوگا بڵاو بووە لە ناو خەڵکی هەڵبجەدا کە بەڵێ حکوومەتی عێراقی ئەوان گەڕێنێتەوە چینەوە بۆ هەڵبجە. تەنانەت ئەوەندە دیعایە و شایعاتەکان بە قوت بوو و پیان وابوو وایان بڵاوە کردەوە کە ئێستەک چوینەوە ئەمان بن لە دەشتەکەی پشتماڵی ئەمە کە دەشتی بامەکە لەوێ ڕێوشێن بۆ ئەو خەڵکە دابین کراوە تاوەکو ناوشاری هەڵبجە پاکەکرێتەوە و کارە باشتی مەزبوط دەکرێت و دواتە ڕێمانیان بچنەوە سەر ماڵەکانی خۆمان. ئەم دیعایە لە ناو ئۆردوگا ماڵ بە ماڵە گەڕا، دیار بوو لە ڕێگەی دەستگا مخابەراتی و ئەمنی ئیستیخباراتەکانی خۆیەوە ئەو کارەیانە کرد. کە گەڕاینەوە هاتینەوە ئێمە بە ئومێدی گەڕانەوە بۆ هەڵبجە هاتیدەوە لە ڕاستیدا. بەڵام کاتێک کە لامان نەیەوە بۆ هەڵبجە بەناو خورماڵاتیە پەڕین، هێشتا کە هەر ئومێدێکە بوو تاگەشتنە نزیکی پردەکەی زەڵم. جا چی ئەکرد؟ لە بەیانیەوە هەر ماڵێک ئەهاتەوە لە سنوورەکە ڕایەکرد. سواری ئیڤا ئەسکەریەکانیە کرد ئۆتۆمبیل لە سەربازیەکان 2 ماڵ و 3 ماڵ چکە وەنە کەلوپەلیشمان نەمابوو لە هەڵبجەتیا چوو بوو
هەردوو سێ چوار ماڵێک ئیڤایەک ئەیکردنە ناو ئیڤایەک ڕای ئەگرتی تاوەکو و بانگ دوای بانگی مەغریب دنیا تاریکە بوو ئەو کات بە قافڵە ئەکەوتیتە ڕێ ئەکەوتیتە ڕێ ئەیهێناینەوە هیکە هێناینیانەوە ئێمەکە لە جادەی خارگەڵانوانە دەرچوین جۆرێک لەنە ئومێدی ڕوویتێکە دین لاینەیە ئەو بەرەو هەڵەبجەوە تۆبێت کە گەشتی نەخورماڵ بەڵام تۆزێک ومێدمان مابوو ڕەنگە جادەی قیرەکە باشتر بێ بمان باتە گردی گۆ جارێکی کە لەوە گەڕێنەوە بەڵام بە تەواوی ومێدمان لە دەزا کاتێکە گەشتینە نزیک بردی زەڵم یەکگرتنی جادەی خورماڵ هەڵەبجە ئۆتۆمبیلە سەربازیەکان و قاپڵەکان بەرەو سەی سادق بۆ خوارەوە ڕۆشت هەر لەوێ خەونی گەڕانەوە بۆ هەڵەبجەمان لە دەستە بەڵام بۆ کوێ نازانی ئەو شەوە براینە عەربەت چەکدارێکی زۆر زۆر بەسەردار و دیوار چی لە جاش چی لە سەرباز بە دەوروبەری منەظەمەکەی عەربەت کە ئێستا پێم وایە بارگای کۆمیتەی یەکێتی تایە کە لە عەربەت دەرەچی نزیک گەراجەکەەوە بارگای حیزبی بەعز بوو پیانەوت منەظەمە ئەو شەوە لە بەردەم ڕەشەبا و گەرما و ترسی دووفشکی عەربەتا لە ناو حەوشەی ئەو منەظەمەیە ڕۆژمان کردەوە نەنا بەدەست عێراقەوە بۆ کاتە کە ئێمە گەڕاینەوە یاران پاشەکشەی کردبوو عێراق گەڕابووە ناو هەڵەبجە و گەڕابووە سنوور تا تەیوەڵە بەدەست حکومەتی عێراقی و بکە ئێمە هاتینەوە هەموو منتیقانە ئێران پاشەکشەی تیا کرد بە بێشەڕ گەڕایەوە و حکومەتی عێراق گەڕابووە ناو هەڵەبجەوەوانە نا هەمووی بەدەست هەڵەبجەوە بوو عەفوو بەدەست حکومەتی عێراقیەوە بوو هەڵەبجە و قورماڵ و تاوەکو و تەوێڵەوە ناوچەسن ئەوەی کە ئێستا سنووری دەوڵەتی عێراق گەڕابووە ئەو شوێنانە حکومەتی عێراقی ئەو شەویش لەوێ لەژێر سەختی و ناڕەحاتی ئەو نانێڵا بە هیچ جۆرێک لە ناو بیناکە بینە دەرەوە بەیانی ڕێزیان کردین و ناویان نووسین و جارێک کە سواری ئیڤا و سەربازیەکانیان کردین هەتا بردینیان بەڕاستی ئەو کات ئێمە شارەزا نەبووین لە سلێمانیش دەرچوین تا براینە ئۆردوگای باینجان لە دەشتی باینجان کە دیار بوو پێش ئێمە گەنم بوو گەنمەکە درێنە کرا بوو لەو دەشتا بەبێ هیچ خزمەت گوزاریەک دایانگرتین ماڵەکانمان داگرت چەند ڕۆژێک لەوێ ماینەوە تا کۆتا ڕۆژی لێبوردنەکە تەواو بوو لێبوردنەکە بۆ ماوەی مانگێک بوو بەداخەوە وەک گوتم کە ئێمە گەڕاینەوە ئەوانەی پێش ئێمە هاتبوونەوە بردبوونیان بۆ نوگرە سەلمان و گیرابوون بە بێ لێبوردن هەر شتێکیان مابوو هێنانیانەوە ئەوانیشان ئازاد کرد بەڵام تەنها سەعاتێک لە دوای لێبوردنە گشتیەکە ئەو ماڵانەی لە سنوورا بوون و فریانە کەوتو بوون بکەنە ئێرە بگەنەوە دیوی تەوێڵە بەداخەوە ئەنفال کران تاوەکو ئێستا چارە نووسیان نادیارە ژمارەیەکی زۆر ماڵ و خەڵکن هەڵەبجە ژەنفالی هەیە ئەوان تەنها چەند کاتژمێرە ینی گەشتبوونە سنوورەکە بەڵام کاتی لێبوردنەکەکەن و بۆ نمونە بۆ ماوەی مانگێک لە سەعات ئەوە ناکۆتایی پێێت کە لە سنوورەکە هاتنە ئەمدیوە ئەوانی تر هیچ چارە نووسێکیان تا ئەمڕۆژ دیار نییە و ئەنفال کران کۆمەڵک ماڵی زۆری هەڵەبجەی بوون بزەبت عەدەدەکەیان نازانم دڵنیانیم لە ژمارەکەیان کە بیڵێم ئەنفال کران بەداخەوە بێچارە نووزمانەوە کە لەگەڵ تەواو بووی ترزانی کەس نایەتەوە لێبوردنە گشتیەکە بەڵام ئێمە پێشتر مشوری خۆمان خوارد باوکم لە ناو ئۆردوگای بانجان کە ئەو کات خەڵکی چوارتا و قەڵاچۆلان و کەناری و سوورە قەڵات و ئانیان هێنابوو لەوێ خانویان کردبووە کە چوارتا و قەڵاچۆلانوانە وێران بوو بوو ئەو مجەمەعە ئەوانی تیا بوو بۆ کۆمەڵی خەڵکی ئەو دەوروبەری ئەو گوندانەی دەوروبەری بانجانیشان هێنابوو کۆمەلگایەکی گەورە بوو لەناو کۆمەلگاکە دوو ژوور و هەیوانێکی گرت شەوێک بارمان کرد جارێکی کە دوای تەوابوونی لێبوردنەکە بە ڕۆژێک بوو پێم وایە هێزێکی زۆر هات دەوروبەری ئەو خەڵکەی کرد کە لە دەشتەی بانجانە هەڵی ڕشت بوون جارچی جاڕیا بە ئۆتۆمبیلە گەڕان جاڕیانە ئەتان بینەوە بۆ هەڵەبجە و بە شەرەفمان و عەجیبم لە سوێن و شەرەفی ئەو پیاوەیە لە ناو ئۆتۆمبیلەکە ئەی خوارتی پێویستی بەوە بۆ بووەکە هاواریەکرد بە شەرەفم بە کەرامەتم بۆ هەڵەبجەتانە بینەوە ئەو خەڵکەی کە ماڵی گرتبوو لە ناو ئەردوگاکە هەنێکی باری کرد یەکسەر چووەوە دەشتەکە بەڵام ئێمە نەڕۆشتین
ئەو ئێوارە دانیشتی بوون بە دیارەوەی کە ئۆتۆمبیلێکی زۆریان هێنا جاران شێوازێکە بۆ پیانە وت سوغرە ئەو ڕۆژانەی کە حکوومەت ئاوا هەڵمەتێکی گەورەی گواستنەوە چی لە سوپا چی لە جێش چی لە خەڵکی هەبوو هەر سیارێکی باری بگرتایە سەنەویەکەی لێ ئەسەند و سایقەکەی ئیلزامە کرد بەوەی فەرمانەکانی جێبەجێکا و سیارانم پیانەوتن ئەوانەی کە بە سوخرە گیراون ژمارەیەکی زۆر سیارەی باری هێنا و ماڵەکانیان بار کرد و ئێمە لە سەربانی ماڵەکەی خۆمانەوە لە حوشەی ماڵەکەی خۆمانەوە تەماشامان کرد چونکە ڕێگایەک هەبوو لە بەنجانەوە تا ئەگەیشتە سەر جادەی نێوان کەرکک سلێمانی ئەوە جادەی سەرێکی بەو بەردەم بە بەرامبەر ئۆردوگاکەی بەنجاناتی ئەپارڕێ جادەی نێوان چەند چەماڵ سلێمانیە جادەی کەرکک سلێمانی لێوەتی ئەپارڕێت بەم جادەیە ئەچیتە سەر ئەم جادە سەرێکیەکە ڕێگە سەرێکیەکە چاوەڕێمان کرد تا ئەوێ چەند سیارێکی پۆلیس ئیشارەتیان داگەسان بوو لە پاش پێشی قافڵەکەەوە بوون یەک کەسیان نێڵا لە دەشتەکە هەمووی بارکرا ئەوەندە سیاریان هێنا بوو ئێمە لە ترسێکی زۆرا بووین چونکە هەر ماڵمان چووە بەنجان ئافرەتێکی ناوی دادا ئایشێ بوو خەڵکی ئاغجەلەر بوو خۆی و سێ مناڵی وردی پیاوێک لە ڕێخوا لەوێ خانوویەکی یا بوو پێمان کاتە چوینە ئەوێ ئەحات بۆ لامان دەستیە کرد بە گریان باسی ئەنفالکردنی ئاغجەلەر و گوندەکانی خۆیان چۆن مێردەکەی چۆن مناڵەکانی تری ئەنفالکراون و تا ئێستا چارە نووسیان نادیارە و ئەم ڕای کردووە لەگەڵم یەک دوو مناڵەیە وێسە لەو کۆمەڵگایە ئەژی ئەو باسیەوەی بۆ کردین هەموو گەرمیان ئەنفالکراوە بەڕاستی ئێمە شارەزایمان لەسەر ئەنفال نەبوو تا بکاتە بۆیە کاتێک کە یەکەم سیارەی پۆلیسی بەردەم قاپڵەکە بەرەو کەرکووک لایاوە بۆ ئێمە جۆرێک لە تەعزیەی دروست کرد لە ماڵەکەیە قسەکانی باجی ئایشێ وێرانی کردبووین وتمان تەواو ئەمانش دیارە بە هەمان چارە نووسی ئەنفالەکان ئەنفال کراون قاپڵەکە دەجاتی ئەوی بەرەو سلێمانی و هەڵەبجە بکەڕێتەوە ملی ڕێگرت و بەرەو کەرکووک ڕۆشت من نەمانەزانی بۆ کوێیان ئەبەن بەڵام ئەو ترسەی قسەکانی باجی ئایشێ دروستی کردبوو ئێمەشی وا وێران کرد بۆ پێمان وا بوو تەواو ئەنفال کران دوای چەند ڕۆژێک هەواڵمان پێگەیشت کە ئەو خەڵکە براوەتە ئۆردوگاکانی بەرحشتر و کردە چاڵ و ئەوانە لە دەوروبەری هەولێر و لەوێ ئەژیت تۆزێک سەبووریمان بۆ هاتە چەندە مدەتێکی زۆر هەرە گەڕان بەناو کۆمەڵگاکانە لە ناو سلێمانی خەڵکیانە گردەیان برد بۆ هەولێر بەڵام ئێمە بەر ئەو گرتنە نەکەوتین خۆمان تا ڕادەیەک شاردەوە نەچوینە هەولێر هەر لە بانجانمانەوە ئێمە تقریبەن تا ئەو زستان و بەهارەمان لەوێت تێپەڕان هاوینی ئەو ساڵە لە ڕێگەی ئامۆزایەکی باوکم هاتە بۆ ماڵەکەی بار کرد بوو هێناینەوە زەڕایان و ئەوانە ماڵی لە زەڕایان بوو لەوێ بووین هەتاوەکو ڕاپەڕینەکەی بەهاری ساڵینەوە یەک دوای گرتنی کۆیت تەنها 4-5 ڕۆژێک دوای ئەوەی کە هەڵەبجەی تازە ئەوانە ئازاد کرا یەکسەر هێندە تامەزورەی گەڕانەوە بووین بۆ هەڵەبجە هێندە بێزار بووین لەو بارودۆ کرێنشینی وانە ئۆتۆمبیلێکمان گرت و ماڵەکەمان بار کرد کە ڕاینەوە هەڵەبجەیەکی وێران کۆڵان نەبوو پیا بڕۆی هەموو کەلاوەکان لە تەپی سەوزەچن بەهار بوو ئەوەندە هەموو خانوەکان لە 1985 هەڵەبجە ڕووخا بوو هەڵەبجە بۆ دوو قۆناغ وێران بوو کاتێکە هێزەکانی ئێران سیحابیان کرد لە هەڵەبجە هەرچی عمودی کارەبا بۆ بڕی بوویانەوە بردبوویان هەرچی محاویلاتی کارەبا بوو ئێران بردبووی کتێبخانەکەی بردبوو لەگەڵ ئەوانە هەرچی بینای حکومی هەیە وەکو کارگەی پوختەکردنی توتن نەخۆشخانە بینا گەورەکانی ناو هەڵەبجە مەرکەز قایمقامیەت مەسەلەن بینای قوتابخانەکان ئێران تەقاندبوویەوە وێرانی کردبوو کە بەجێ هێڵا بوو کە حکوومەتی عێراقیش گەڕابووە بە قۆناغ دەستی کردبوو بە وێرانکردنی ماڵ و گەڕەکەکان ینی پێم وایە بە پێ و ئامارەی کە ئەو کات باس کرا هەڵەبجە کە ئێمە گەڕاینەوە لە 1985 هەڵەبجە وێرانە بوو ئەو لە 15ی مابووە بۆ نمونەیە مەخانوەکەمان مابوو
لە دەرگای تیابوو، لە پەنجەرەی تیابوو، هیچ شتێکی تیا نەبوو، تەنها سەقفەکە مابوو، سەقف و دیوارەکە مابوو. ئەگەنا پێشتر دز و جەردە و ئەوانە دەستێکی باشیان لێوە شاندبوو، هەرچی ئاسن و ئەوانەیە دەریان هێنابوو بردبوویان. ئێمە کە کەڕاینەوە ئەوەندە ناڕەحات بوو ئۆتۆمبیلەکە نەی ئەزانی بەکام کۆڵانی هەڵەبجەدا تێپەڕێت، بازار ڕوێران بوو، خۆڵ و پەردووی خانووی ڕووخا و دوکانی ڕووخا و هەموو ڕژا بۆ سەر شەقام و کۆڵانەکان. بڕواکەی هەڵەبجە لە جەنگەڵێکە چوو، لە ناو شاری هەڵەبجەدا ڕێوی تیا بوو، بەرازی تیا بوو، چەقەڵی تیا بوو، مار و ژۆژ و دوو پشک و کورا سوچەڕ و پۆڕ و بوو بەلانەی ئاژاڵە کێویەکان، چونکە ترسیان نەبوو چۆڵ بوو. من خۆم بە چاوی خۆم لەسەرم جادەگشتی کاچێ بەرە خۆشخانەی بەرازم دیوە ڕای کردووە لە هەڵەبجە. ئەو 2-3 ساڵی چۆڵ بوو بەلانەی ئاژەڵ و ئانە ئەنواع وەشکال ئاژەڵی کێوی لەم شارەدا ئەژیان. ینی هەستە کرد هاتوویتەوە ناویێرانەیەک، بەڵام هێشتا هەر دڵخۆش بووی. سەوزی ئەکردەوە زۆروی خانوە گڵەکان کە تەپەی بیوت ئەو بەهارە گژوگیا لە ناو خانوویانی هەستەکە تەپەڵکە تەپەڵکەی خانوەکان بوون بە تەپی بچووک بچووکی سەوز ڕووخا بوون بەسەر یەکا و گژوگیا و تۆوی یا تەقی بووتە گیا تا ئەژنۆ هاتە بوو لە ناو کۆڵە. ڕێگای هاتوچۆ ئەوەندە ئاسان نەبوو، چونکە ماڵانەی ڕووخا بوون، زۆربەی هاتە بۆ سەر کۆڵان و شەقام و جادەکانی داگیر کرده بوو. جۆرێک لە وێرانەی پێوە دیار بوو، بەڵام بەداخەوە زۆری نەخایەن ئەو خەڵنیشمان. ئێمە بیرمە 21 ڕۆژی نەورۆز ڕۆژی گرتی کەرکووک ئێمە لێرە بوون لە هەڵەبجە بوون. 21 لە مەقانەکەی خۆمان بووین. 1 جاری کە بەدبەختی و کۆڕە و ئاوارەی ڕامان کردەوە لە ڕێگای شێخان و گاکوژە و ئەوانەوە. جاری کە چوینەوە ئێران چەند مانگێک ماڵمان لە شێخان بوو، دواتر بارمان کە چوینەوە ئۆردوگای سەریاس. جاری کە لە پاییزی و ساڵەدا هەم گەڕاینەوە بۆ هەڵەبجە. ینی خەڵکی هەڵەبجە بە بەردەوامی لە کۆڕەوا بوون، لە ڕاکردن و هاتوچۆی بەردەواما بوون. زۆر شتی لە دەزا، لە ماڵ، لە ژیان، لە قوربانیدا، لە شەهید، لە بریندار، لە وێرانکاری بە تەمەنێکی کەمەوە ئەوەندەمان دیوە، ئەوەندە موسیبەتمان دی، ئەوەندەی ناڕەحاتیمان دی. بە بەردەوامی ئەم ئازارانە نەیاڵن ئیسراحەت بکەیت، بە بەردەوامی لە یادەوەریەکانمانە، لە ناو خەونمانە، لە خەیاڵمانە، لە هەر کوێنێکی ئەم شارەوە ڕۆی ئازیەکت تیا لە دەزاوە، هاوڕێیەکت تیا لە دەزاوە، کەسێکی خۆشەویستە تیا لە دەزیاوە. ینی هەڵەبجە بۆ ئێمە بە تایبەتی ئەوانەی کە ئەو قۆناغانەی هەڵەبجەمان دی زۆر برینی لە جستەمانە دروست کردووە. ساڕێژبوونیشی ئاسان نییە، چونکە زۆر شتمان لە دەزاوە. لە دەستدانی ئەو شتانە شوێنیان پڕ نابێتەوە، خانوویەک نییە بڵێ دروستی یەکەمەوە. پرسیارێکی سەختە، چونکە هەمیشە ئێمە پێمان وایە ئێمەی هەڵەبجەی کوردمان بە دنیا ناسان، بووینە ناسنامەی نەتەوە یەک. بەڕاستی ئەگەر بە مانتیق ویر بکەینەوە وانە ڕەنگە لە لای ڕێکخراوە خێرخوازیەکان، لە لای خەڵکە بێدەسەڵاتەکەی شەقامەوە، بە تایبەتی لە دوایەوە یەک جۆرێک لە کرانەوە ئەوانە دروست بووە و خەڵکێک لە ڕێگەی منەظەماتی خێ، بەڵام لە ڕۆسیاسیەکە وانە. هەڵەبجە ساڵی 1970 کە کیمیاباران کرا کۆشکی سپی ئەمریکی و ئێران کیمیابارانی کردو، چونکە بەرژەوەندەکانە لەگەڵ دەوڵەتی عێراقیە تەریب بوون. ڕاپەڕین و ئازادبوونی عێراق لە بانەی هەڵەبجەوە نەبوو، سەرکێشی سەدام و گرتنی کۆید بوو. گەڕانەوەی ئێمە بۆ هەڵەبجە و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە لەبەرەوە نەبوو کە من ئێستش لە پەرلەمانی وڵاتەکەی خۆشدا دوای ڕووخانی چەندین ساڵ لە 2003ەوە ئەنجامدەری ئەم تاوانە ڕووخا کە سەدام و حیزبی بەعسودار و دەستەکەی بوو. تاوکو ئێستش چۆن عێراق، حکوومەتی عێراق ئەتیزاری بۆ کۆی تێناوە، قەرەبووی کۆی دەکاتەوە، ئەتیزاری بۆ ئێران هێناوە، قەرەبووی شەڕی کۆی دەکاتەوە، قەرەبووی شیعەکانی جنوبی عێراق دەکاتەوە، قەرەبووی خەڵکی هەڵەبجەی نەکردوێتەوە.
ئێستش ئەو کارانەی کە لە هەڵەبجا جارجارێکیکەن وەک ڕێکخراوی خێرخوازی ئەیکەن نەک وەک قەرەبوو یاسایی جیاوازە لەوەی کە تۆ بێی وەکو خێرخوازێک ڕەزی زەرا هات بڕیاریە پردێ بکاتەوە نازانە فڵان وەزیر هاتوە ئەمە زیاتر لە کاری خێرخوازی ئەچێت لە ڕووی یاساییەوە شوێنێک ناگرێت کاتێک کە تۆ یاسایەکت نەبێت لە پەرلەمانە بەڕەسمی حکوومەتی عێراقی داوای لێبوردن لە خەڵکی هەڵەبجە بکات کە حکوومەت لە دوای حکوومەت هەر چۆنێک بێ حکوومەتەکەی پێشەوە چۆن بێ میراتگریەوە حکوومەتەیە بۆیە هەڵەبجە لە ڕووی یاساییەوە کاری لەسەر بکرایە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە لە ڕووی یاسای ناوخۆی عێراقەوە لە ڕووی ئەو هەموو تەشریع و بابەتانەی کە دەرئەچن ینی تۆ ئێستا بڕۆ لە جنوبی عێراق و خەڵکەی کە لە ڕاپەڕینی نەوەیەکە ڕای کردووە چووەتە سعودیە مناڵێکیان لەوێ لە دایک بوو بێ و مردە بێت مناڵێک لەبار چوو بێت شەیدانەی هەیە بەڵام لە هەڵەبجا نییە. بۆیە هێشتا دۆسیەی هەڵەبجە نەبۆتە دۆسیەیەکی نێودەوڵەتی نەبۆتە دۆسیەیەکی یاسایی وەک یاسا مامەڵەی لەگەڵا بکرێت بەداخەوە دوای ئەو هەموو ساڵە تاوەکو ئێستا هەڵەبجە وەک خێرخوازی لێ ئەڕوانن وەک کۆمەڵگایە کارەساتێکی سروشتی بەرامبەر بەسەرا هات بێت لافاوێکە فەیزانێکە نازانم کارەساتێکی سروشتیە. دۆسیەی هەڵەبجە کارەسات نییە هەڵەبجە تاوانە ینی ئەم دوو شتە لە یەک جیا بکەینەوە ئەوی لە هەڵەبجە ڕوویاوە کارەسات نییە کارەسات بۆ ڕووداوی سروشتیە بێت ئەوەی لە هەڵەبجە کراوە تاوانە جینۆسایدی بەرامبەر کراوە لە تۆ جینۆسایدی بەپێی ئەو هەموو ڕێوشێن و یاسانی و دەوڵەتیانە حەقە بە شوێن خۆیدا دەیان یاسات بێنێ لە قەرەبووکردنەوە لە چارەسەرکردنی بریندار لە قەرەبووکردنەوەی زیندوو شەهید لە ئاوەدانکردنەوە کە پێویستە بە شایستەترین ڕێگا ئەو شارە ئاوەدان بکرێتەوە. ئێستش هەڵەبجەتەوە ئەو کارانەی لێ دەرکە کە ڕێکخراوە خێرخوازیەکان کردوانە بۆ منە گەڕێکی مامۆستایان ڕێکخراوی خێرخوازی کردوێتیەوە هەڵەبجە ڕێکخراوی خێرخوازی کردوێتیەوە نەخۆشخان قوتابخانەکانی زۆربەی زۆری کرد لە دوایەوە یەک ڕێکخراوی کرۆ و کرا و چڵدرێن ڕێ لێڤ و منەظەماتی خێری بینای قوتابخانە و خەستەخانەکانیان کردوێتەوە. ئێستاش لە دوای ئەوان کە سەرمادارێکی وەکو کاگاسۆ مەسەلەن ئەم کارانە ئەنجامەدات جێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانی کردوێتەوە ئەی ئەمە لەکوێی دەوڵەتایە لەکوێی یاسای نێودەوڵەتیایە بۆ ناوچەیە کە جینۆساید کرابێت کە بە ڕەسمیش ناسیێنرابێ بەحساب. لەبەرەوە هەڵەبجە تا ئێستەیش لە ڕووی دۆسیەیەکی یاسایی نێودەوڵەتی لە ڕووی دۆسیەیەکی یاسایی نێوخۆی عێراقیشەوە مامەڵەی لەگەڵ نەکراوە و نەتوانراوە قەرەبوو بکرێتەوە چی لە ڕووی مادیەوە چی لە ڕووی معنەویەوە. ئەوەش بابەتێکی ترە منە و ساڵی کە کیمیابارانی هەڵەبجەکرا قۆر لە پۆلی دووەمی ناوەندی بووم کە کاتە پۆلی هەشت ئێستا پێڵێن پۆلی هەشت ئێمە و ساڵەمان فەوتا دواتر وەرنەگیراینەوە لە قوتابخانەکانە کێ وەرنەگیراوە ئەو قوتابیانەی کە نەچووبوونە گردە چاڵ و بەرشتر ماڵەکانمان لەیا بوو لە سلێمانی بە قاچاغەژیایە لە ئۆردوگاکانی دەوروبەری سنووری سلێمانیا چونکە لە گردە چاڵ و بەرحشتر قوتابخانەیان کردەوە مناڵە هەڵەبجەکان خوێندیان بەڵام ئێمە ئەو ساڵیشمان فەوتا نەمان خوێن. ساڵی دوای ئەوە حکوومەتی عێراقی بڕیارێکی دەرکرد کە هەم فەرمانبەرەکانی گەڕاندەوە بۆ سەر کارەکانیان موچەیەوە یەک دو ساڵێکی بۆ سەرفکردن کە موچیان پێنەدرابوو و بڕیاریش دراکە وەک قوتابی ئاسایی ئەمەش لە قوتابخانە خوێندن کاکانە وەربگیرێنەوە ئەچوین لە پەروەردەی سلێمانی کتابیان بۆ کردین بۆ قوتابخانە خوێندنگانەی کە نزیک بوو لە خۆمانیا خۆمان ئەمانیش جارێک کە گەڕاینەوە بە سەر خوێندن. 2 ساڵمان فەوتە. زۆر سپاس دەکەم. ئەم کتێبێکە لە 2 بەش پێکاتوە تقریبان بەشێکی نووسینی خۆمان بەشێکی وەرگێڕانە خوشکێکم کردوێتی بەشە وەرگێڕانەکەی بەشێکی ڕەسمیە کە کتێبی لە چوارچێوەی کتێبێکی گەورە سوپای پاسدارانی ئێران خۆی دەری کردووە
باس لەو شەڕانە ئەکا بە مەرحەلە لەگەڵ عێراقا کردێتی. ئەو جەنگەی کە بۆ سەر هەڵەبجە کرا لە لای ئێرانیەکان پێڵەن عەمەلیاتی وەلفەجریدا، باز لە هۆکاری بیرکردنەوەی ئێرانەکات بۆچی هاتووە هەڵەبجەی کردووە. کۆمەڵێک هۆکاری تیا بەلای ئێمەوە نامۆ بووە. ئێران خۆی بۆ خۆی دەوڵەتێکە بەرنامەی هەیە. بۆ نمونە یەکێک لەو هۆکارانە ئەڵێ هێزی ئاسمانی عێراق بە تەواوی خەریک بوو کۆنتڕۆڵی شارەکانی ئێمەی ئەکرد. ئەمانیش جەبهەیەکی کە شوێنێک کە بکەینەوە بۆ هێزی ئاسمانی عێراق مەشغوڵ بکەیت. یەکی کە لەو خاڵانە مەسەلەن ئەڵێ قاعیدەی سارۆخی لە شاخی زمنا کۆپش دەربەنیخانەوە هەبوو ڕۆژانە شارەکانی ئێرانی پێبەردومانەکرا. ئامانجێکیکان مەسەلەن دەستگرتن بۆ بەسەر ڕووباری سیروان و سەدی دەربەنیخانە بۆ ئەوی بە قابخەنە بەر مەترسی بەردانەوەی ئاو. ئامانجێکیکان هەڵکەندنی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بووە کە لەم سنوورەدا چالاک بوون وەک دیموکرات و کۆمەڵە ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆن لە سنوور دووریان بخاتەوە. ینی ئێرانیش خۆی بۆ خۆی کۆمەڵێک ئامانجی سیاسی و استراتیژی خۆی هەبووە لە هێرشکردن بۆ سەر هەڵەبجە. بەشەکەیکەی کە نووسینە ئەوەیە لە لای من هەم باسی ڕۆژی کیمیابارانە، هەم باسی ڕەوشی ئاڵۆزی هەڵەبجەیە زیاتر پێش کیمیاباران. باز لە دروستبوونی ئەو هێزە هەمە جۆرانە، باز لەو نەعەرەبی نەئستەقراری کە هەڵەبجەی پیاتی ئەپەڕی، باز لەو ڕاپەڕین و با بڵێن ترسە بەردەوامەی هەڵەبجە لە وێران بوون. هەڵەبجە یەکێک لە کارەساتەکانی کەیشی بەڕاستی ئەگەر بڵێم کارەسات ئاستی ڕۆشنبیری خەڵکی هەڵەبجە ئاستێکی زۆر باش بوو. خەڵکی ڕۆشنبیریش هەمیشە بەدبەختە، چونکە پێش حەدەست دەرک بە ڕووداوەکانەکە وە خەڵکی ڕۆشنبیر تەبعێکی هەیە هەمیشە جۆرێک لە یاخیبوونی تایە. ئەم یاخیبوونە ئەم جۆرە وای کردووە بە بەردەوامی ڕژەمی عێراقی وەک دوژمنێک مامەڵە لەگەڵ هەڵەبجە بکە، نەک وەک شارێکی عێراقی. پێشتر دەیان شت ڕوویە، مەسەلەن لە 63 بازاڕی هەڵەبجە سوتاوە لە سەردەمی دەوڵەتی عەبدولسەلام عارف، حارس قەومیەکان مەسەلەن کە زەعیم سدیق هاتووە یەکێک لەو شوێنانە قەیسەری و سووتانی بازاڕی هەڵەبجە و قەیسەری و خەڵگرتن و خەڵکوشتنی تیا بوو. 74 وەکوتم بە چەکی ناپاڵم بەردومانی ئێرەی کردو. 81 سەرکوتی ڕاپەڕینەکانی کرد کە ئەو کات ڕاپەڕین و جۆرێک لە مزارە خۆپشاندان ڕوویا دژی بە عەرەبیکردنی مەنهەجی خوێندن کە حکوومەتی عێراقی بە تەما بوو مەنهەجی خوێندن کاتە عەرەبی زمانی کوردی دەهێڵێ. باشە تاوەکو گاتە 87 ڕاپەڕینە بێکانی عشقانە ڕوخێنێ خەڵک زیندە بە چاڵەکە خەڵک ڕاکە ئاوارە ئەبێ و دواتیری خۆشی لە 88 و لە هەمووشی سەختتر بەداخەوە ئەگەر خەڵک لە شوێنەکان لە شارەکانی کەی کوردستاندا لەنەوە یەکا جۆرێک لە ئازادیان وەرگەڕ ڕاپەڕین. هەڵەبجە زۆری نەخایەن بەسەر برینەکانی خۆی، بەسەر کەلاوە، بەسەر بەدبەختیەکانی بوویە مەیدانی جەنگی ناوخۆ لە 94ەوە تاوەکو 2023 کە نەگنەیەڵە ئاوەدان بکاتەوە یەکێک بوو لە ڕێگریە زۆر قورسەکان تەنانەت دەستی منەظەماتی خێریشی لەم شارە بڕی و دەیان برینیکەی لە جەستەی هەڵەبجا دروستکرە و جەنگی کە جەنگی براکان نازانم ناوێنەی جەنگی ئایدۆلۆژی جەنگی کورسی هەر ناوێکیکەی بۆ ئەجی درستەوە شەڕی لە نێوان ئیسلامی و پارتی و یەکێتی و سۆسیالیست و کە هەڵەبجیان کردە مەیدانی سەرەکی جەنگەکە لە پارێزگای سلێمانیە کەوە داخەوە باجێکی قورسمانە برینێکی ناڵێ بەقەت کیمیابارانی هەڵەبجە بەڵام برینێکی لەوە بچووکتری لە جەستەمانە دروست کردەوە. زۆر سوپاسدانەکەم، دەستان خۆش بێت. بەڕاستی ئەم کارەی ئێستا بەڕێستانەیکەن لە بۆی ئێمە لە ڕۆژێک دوای کیمیابارانەوە ئەم هەنگاوە هەڵی گیرایە، لە ڕۆژێک لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە، چونکە بەداخەوە بەشێک لە شاید حاڵەکانی و کیمیایەت تەمەنێکە گیانیان لە دەزە وەردەوەردە خەریکە نامێنێن ئەوانەی ڕووداوەکانیان بە چاوی خۆیان دیوە
ئێوە بەڕێستان ئەوانەی بەم کارە هەڵەسن تەماشاکەی مەجبور پێن لەگەڵ گەنجەکە کە ئەو کات بەسئولێتی لەسەر شانە بۆ وەکو من کە تەمەنێکی 14 ساڵی بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە نەتوانین وەک ئەو خەڵکە بەرپرسیارە وەک باوکمان وەک دایکمان کە بەرپرسیارەتی ژیانی خەڵکیشان لە ئەستۆ بووە بتوانن بێن ئەم ڕووداوانە بگەڕنەوە باسی بکەن ترس و نەهامەتیەکانی دەربخەن لایەنەکانی بەدبەختیەکانی ئاشکرا بکەن هەرچەند ئەم هەنگاوی ئێوەش کارێکی پیرۆزە تۆزێک لە دوایە بەداخەوە بە ئێستا لەسەر هەڵەبجە دەیان سەنتەری استراتیژی و لێکۆڵینەوە و دروست بکرایە چی لەسەر کاریگەریەکانی چی لەسەر پاژماوەکانی چی لەسەر ئەو کاریگەریەی لەسەر ژینگە و ژیان و هەر شتێکی کەی ئەم شارە دروست کراوە و بۆیە لۆبیەک بۆ هەڵەبجە دروست بکرایەکە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و لە نەتەوە یەکگرتووەکان و لە دادگای نێودەوڵەتی ئەوانە ببوایە بەبند ببوایە بە یاسا ببوایە بەوەی کە بتوانێت هیچ ناڕێگری بکرێتەوەی خەڵکانێکی کە بیانەوێ هەمان تاوانێکی بیانبارانی هەڵەبجە لە شوێنێکی کە ئەم گیانەدا دووبارە بکەنەوە بەڵام هەنگاوێکی زۆر باش ئەمەیەوە تەمەنای سەرکەوتنتان بۆ خوازم و زۆر زۆر سپاسانەکەم. هەڵەبجە و کوردە و وێرانەمە